لەسەر یادەوەری ڕەمەزان لە عمری خۆتا لە تەمەنی خۆتا تۆ مناڵیت بینیوە تەوێڵت بینیوە سلێمانیت بینیوە لە ڕاگەیاندنا دەورێکی زۆر کاریگەر و کارامە و بەهێزدا بووە. من هەموو جارەڵێ مەڵێم مامۆسا عادل شاسواری مامۆسای منە لە ڕاگەیاندنا. من لە بەرنامە جوانەکەی ساڵەکانی نەوەدی ئەو کە لە ڕادیۆ پێشکەشیە کرد کە پشووی ئیزگا بوو بەڕاستی حەزم لە یالام کرد. ئەو حەزەی کە ئیسا هەمە ئەو شتە بچووکەی کە ئیتر ئەگەر شتێکم کردبێت بەشێکی گەوری جنابتی تایە بەڕاستی. و من هەر خۆم بە قەرزاری جنابتان ئەزانم. جنابی دایکە بەڕاستی دایکێک بووە کە دایکی ئێمە بووە زۆر بە سۆز بۆ ئێمە هەمیشە لە بیرمانەوە قەت بیرمان ناچێ. ینی حەزەکەم یادەوەریەکانی مانگی ڕەمەزانم بۆ باس بکەی. ئەگەر شتێک لابێت یاخۆت یادەوەریەکی خۆت خۆش ناخۆش ئەم هەموو شتە لە ڕەمەزانە زۆر ڕوویاوە لە کوردستانی خۆشمانە هەر لە کۆڕەوەکەی کە ڕۆشتین بۆ ئێران ڕەنگە حادیسەکانی کۆچ و ڕە و کوشتار و شەڕ و بەزم و ڕەزم و خۆشیشی تیا بووە. ئەگەر شتێکە بیر بێ پێمان خۆشە باسیکەی بۆمان. بەڵێ لە ڕاستیە مامۆسەگیان ئێمە ئەوە بوو ساڵی 1970 لە هەڵەبجە کە کیمیا باران کراین ئاوارە بووین ڕۆشتین بۆ ئێران. ئێمە ئەو کاتە عایلی خۆمان هەمومان بە یەکەوە بووین. زۆرێکمان ژنمان نهێنا بوو تەنها کاخدر وابزان ژنی هێنا بوو کە ڕۆشتین بۆ ئێران کاگمؤمنی ژنی هێنا بوو. ئیتر ئەوانی تر هیچمان ژنمان نهێنا بوو نە کاک میکایل و نە بڵێن حکمەتی برام و نە من و کە ڕۆشتین بۆ ئێران هەمومان پێکەوە بووین. لەوێ لە ئێران خستینیانە ژوورێکەوە لە مەکتەبی فاتمەی زەهرا شارەکە پێ ئەوترا سۆنغوری کولیایی. لە مەکتەبی فاتمەی زەهرا لە عبابێ لێوە ژەنابتان دەرچوونی لێوە ڕۆشتین چین بۆ دواو اینجا لە دواو سیارە هات گەڵابە هات. ئەو گەڵابە تقریبا ئەوەندەی باسییانە کرد ئەینا خۆ نەئەژمێرا چەند کەس سەرکەوت وتیان 95 کەسی سەرخستووە لە بەخۆیان و ئەو بەتانی و هەر شتێک کە پێمان بوو هەر یەکە فڵی ئاەی ژوورە و ڕۆشتە سەری داعانیشت. ئاوا حسێبی پشتی گەڵابەیە بکە 95 کەسی تایە بە خۆیان و بە بەتانی و بە هەر شتێک کە دەرمان کردووە لەگەڵ خۆمانە بردومانە بۆ بێ. پێش ئەوەی سواری ئەم هینە ببین ئەم گەڵابەیە بین حاڵتێک ڕوویدا هێشتا ڕەمەزان نهاتووە. ئەوە زۆر گرنگ بوو. دایکم چەند جار باسی کردو پێشەوەی وەفات کرد لەگەڵ مردووی حازری. ئەیوت تەمان من خۆم بینیم ئێمە ئەوەی کە بردووبمان لەگەڵ خۆمانە بۆ خواردن بەڕاستی لە ناو تەنەکەیەکە دەوری 15-20 هێلکەمان بر لەگەڵ خۆمانە. باشە لەوێ ئەم تەنەکەمان لەوێ پڕ کرد لە ئاو هێنامان ئاگرمان کردەوە هەر یەکی ڕۆژ لە شوێنێک و دارمان هێنا و ئاگرێکمان کردەوە تەنەکەکەمان خستە سەری و هێلکەکانی تیا بوو هێلکەکان کوڵان نانی هەورامیشمان پێبوو دەرمانێنا ویستمان دەست بکەین بە نان خواردن پیاوێک لەوە هات. ئێمە چوو بووینە دۆڵێکەوە چۆڵ بوو لەسەر ڕێگەکە لاماندا بوو بەڵام تل لەسەر ڕێگەکە و خەڵکێکی زۆر ڕۆشتە ئێمە نەئەبینی بەس ئەو پیاوە بەپاڵ ئێمە ڕۆی کە گەیشتە لای ئێمە بینی هێلکە و تەرتیبات و نان و ئەنجا چاشمان ئامادە کرد بەس هێشتا چاکەت پێ نەگەیشت بوو ئان نەکوڵا بوو. دڵی لە هینەکە چوو لە مەوقفی هێشتا ئارەوەڵا برسی بوو تر هیچی پێ نەبوو هیلاک بەڕێگە و لە هەڵەبجەوە تا ئەوێ زۆر بوو نزیکی دواو بوو بووینەوە. وەڵا ڕووی کردە دایکم هەستی کرد کە دایکم ژنی هینەکەیە هەوو بڵێ سەرەی مەوزوعەکەیە و تر سەرگەورەی هەمومانە وتی دایگیان ناکرێ ئاوان نواڵەیە شتێکیش بۆ من تەرتیب کرد بابۆڵەیە شتێک وتی بەرەوەڵا براکەم یەک دەقە بوەستە ئەسە بۆتە هینەکەم دوو هێلکەی هین کرد پاک کرد و خستیە ناو دوونانی هەورامەوە تقریبا وابوو هینی کرد و تۆزێ خوێی پێوە کرد و تەرتیبی کرد. باشە یایە دەست ئەو پیاوە وتیشی پێی بوەستە ئەسە چاکەش پێگە بە چاکۆ بخۆ ئەو وتی قەی ناکە. باشە هینی بەڵام هەتا تێپەڕی ون بوو لە بەرچاو ئەو پیاوە دوعای خێری کرد بۆمان. لە فەزلی خواوە بە سەلامەتی گەیشتینە ئێران چوینە ئەو مەکتەبە اینجا لە مەکتەبەکە چەند ڕۆژێک لەوێ بووین ئیتر ڕەمەزان دەستی پێ کرد. ڕەمەزانی هەشتا لە کیمیا باران ڕزگارمان بووە وەزعێکی زۆر ناخۆش 5,000 شەهید لە هەڵەبجە بوون چەند هەزار ئاوارە بوون و دەربەدەر بوون ئەمانە. ڕەمەزانی ئەوێ زۆر ناخۆش بوو. یەکەم ئێمە ژوورێک بوو بەقەدەرم ژوورە نەبوو کرابوو بە دوو کەرتەوە کەرتێکی ژن و پیاوی و مناڵێکی تیا بوو ئایلەیەک بوون ئێمەش هەمومان یەک عایلە بووین. باشە ئەمەی ئێمە یعنی ئەسڵا هەر جێ نەبوو بە تەواوەتی قاش ڕاکێشی بخەوی ئیستراحەت بکەی شت بکەی نەبوو. لەو کاتا چیشیان تەوزیع کرد بەڕاستی بۆ ئێواران فاسۆلیای معەلەبات ئەوەی هینا و قوتوەکان ئەوەیان تەوزیع کرد بۆ پارشێوانی بەڕاستی
تەعین و پیازیان تاهینە کرد تەوزیع کرد پیازی خڕی گەورە هەبووی ئێرانی خۆش بوو تامێن بەڵام لەگەڵ تەعینان نا ئەقەت تەعین و پیاز ناخورێن ئیتر بێجگە لە من بەڕاستی شتێکی تری من ئەوتۆ بیرم نایەتەوە هەبووێت باشە هەندێک جار مەجال ئەبوو لەوێ دایکمەوە لە حەوشەکان نانیانە کرد نانی هەورامی ئەویانە کرد ئەو نانە هەبوو تەعین هەبوو پیاز هەبوو فاسولیا هەبوو ئەو فاسولیا معلباتە ئەبەمە ڕەمەزانمان کرد ماشاء الله بەڕاستی بەرەکەتی خوای گەورە بوو فەزلەکەشی لەناو خۆمانە بێژگە بەرەکەتە ئیلاهیەکە ئەگەڕایەوە دایکم دایکم هەمومانی بەخەبەرە کردەوە بۆ پاشەوە نەیهێشت ئەو خۆی زۆر جار خەوی لێ ناکەوت خەویشی لێ بکەوتای دوای تۆزێک هەڵەسایەوە چونکە ئەو تەبیعەتی وا بوو نازم هەتا وفاتیش کە هەروە بوو خەوی زۆر قورس نەبوو یعنی سەعات 2 شەو پێت بوو تا دای یەکسەر بەپێوە بوو ئەیوت ینی ئەوە نەبوو بابێشکێ با ئەوە نەبوو دەسێ هیچ صفەتی ئەو لەو شتانی نەبوو زۆر سێ لەگەڵ چای بکردایەتەوە وەکو نیوەڕێ بێ وا بوو یەکسەر هەڵەسا ئیشی یەکە خزمەتی هەمومانیەکە ئەو شتانی ئەمادەکە بەڕاستی بە دیوە ڕۆحیەکەیە ڕەمەزانێکی زۆر خۆش بوو بەڵام بە دیوە مادی و دنیایەکە بەڕاستی زۆر ناخۆش بوو